کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی داهاتووی عێراق دەکات. بڕیارە مانگی دەی ئەمساڵ بەڕێوە بچێت. لە سلێمانی کۆبوونەوەیەکی فراوانی ناوەند و ئۆرگانەکان و ناوەندی هەڵبژاردن لەسەر پرسی هەڵبژاردن بەڕێوە چوو. کۆمەڵ بە بەشداری پێکردنی 5 کاندیدی بەهێز لە پارێزگاکانی کوردستان کێبڕکێ بۆ مسۆگرکردنی کورسیەکانی پەرلەمان دەکات و داواش لە هاوڵاتیان دەکات بەشداری لە هەڵبژاردنەکانی ئایندەدا بکەن. ئەگەر کەسێک نەچێ بۆ دەنگدان لە داخی لایەنەکانی دەسەڵات لە داخی تەزویراتکردن کەواتە ڕەواچەدا بە تەزویری ئەو ئەمە چێت دەنگەکەی نادا دەگەر دەنگەکەی بە دڵخوازی خۆی بێیان هەر دەنگ نەدابی خاتە ناو سنووقەکەەوە هیچ کەس ناتوانێت وەرەقەکەی ئەم بەکاربێنێت بۆ بەرژەوەندی خۆی بەڵام ئەگەر تۆ نەچیت دەنگت نەدا وەرەقەکە تەمێنێتەوە هەموو کەسێک دەتوانێت بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێت. 5 کاندیدمان هەیە 3 لە بازنەکانی پارێزگای سلێمانی کە بازنەی 3 و 2 3 و 4 سلێمانین وەلای هەروەها بازنی 3 و 4 لە پارێزگای هەولێر کە لە سلێمانی لە بازنی 3 لە بازنەی 2 بەڕێز مرواری خانە، لە بازنی 3 بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیە، لە بازنی 4ش بەڕێز کاکسۆرا عومەرە، لە بازنەی 3 پارێزگای هەولێر بەڕێز قومریە خانە، لە بازنی 4ش بەڕێز کا عەبدولستار مەجید. ئەم 5 کاندیدە کاندیدی فەرمی و کاندیدانی لیستی کۆمەڵی دادگەرین بۆ هەڵبژاردنەکە. هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی عێراق و بچووکردنەوەی بازنەکانی هەڵبژاردن کێبڕکێکە بۆ حیزبە بچووکەکان قورستر دەکات. سەرکەوتنی حیزبەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو بەسراوەتەوە بە کاندیدی بەهێز و کۆمەڵیش لەم بارەوە بە تەواوی ئامادەیە. پێی یاسای نوێی هەڵبژاردن کە عێراقی کردووە بە 83 بازنی هەڵبژاردنەوە ئەمە بۆ ئەو حیزبانی کە بابڵی ڕێژەی دەنگیان ڕادیە جەماوییان زۆر نییە بە جۆرێک لە جۆرەکان بارگرانیە وە کورسیە. بەڵام ئێمە بە پشتبەستن بە جەماوەری خۆمان بە کورسی نازانین چونکە هەم بەرنامەی تۆکمەمان هەیە و هەمیش کاندیدی بەهێزمان هەیە و حەز دەکەین لەم قۆناغدا بۆ ئێمە قورس نییە چونکە ئەتوانین سەرکەوتوو بین. هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق بۆ حیزبەکان قورستر دەبێت لەلایەک بچووکردنەوەی بازنەکانی هەڵبژاردن بۆ 83 بازنە و لەلایەکی دیکە تووڕێی خەڵک لە حیزبە باڵادەستەکان و نیگەرانی لەو تەزویراتانەی دەکرێت لە پرۆسەی هەڵبژاردن. بەڵام بە گرنگ دەزانرێت هاوڵاتیان بەشداری بکەن لە پرۆسەی هەڵبژاردن چونکە تەنها ڕێگەی بڕینی دەستی ئەو کەسانەیە کە ماوەی چەندی ساڵە خەڵکی دەچەوسێنەوە و مافەکانیان زەوت کردووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.